عليه وسلم. خۆشەویستانم، ئینسانی مسلمان کە چاو ئەکاتەوە بەتایبەت لە زەمەنی فیتەنە کۆمەڵێ دوژمن بە دەوری خۆی ئەبینێ کە دەوری گیراوە. نەفسی ئەمارە بیسوئی خۆی هاواری گوناهەکە. شەیطان بەردەوام بە فریویە ئەدا، وەسوەسەی بۆ دروستەکە. گوناهەکان لە پێشچاوی شیرین و جوانەکە. شەیاطینی ئینس، کەفەڕەی ئینس، ئەهلی بێدینی هەموو کاتەکانی خۆیان سەرفەکەن بۆ لە خشتەدانی خەڵکی موسڵمان. کەسی موسڵمان لەناو ئەم هەموو ئاگرا چۆن ڕزگاری ئەبێ، چ پەیوەندیە بە ڕەب العالەمینەوە ئەکات و چۆن نەجاتی ئەبێ. گەورەترین و سەرسەختترین دوژمنی ئێمە بریتە لە شەیطان. خوا جەل جەلالوه لە قورئانە فەرموویەتی ئین الشەیطان لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە. شەیطان دوژمنی ئێوەیە ئەی بەنی ئادەم، ئێوەش بە دوژمن سەیریکەن، نەکەن بە دۆست سەیریکەن. بە فەوتانتانە نەبە، نەتان خەڵەتێنێ. ئەمڕۆ کە ئەولیاکانی شەیطان لەگەڵ شەیطان هەموو دەستیان خستۆتە دەستی یەک و پەلاماری ماڵی موسڵمان ئەدەن، پەلاماری خەڵکی موسڵمان ئەدەن، موسڵمان ئەبێت چۆن خۆی بپارێزێت لە شەیطان. ڕێگاکان چین کەوا ئەکەن وقایەیەکی زۆر گەورە بۆ تۆ هەبێ لە بەرامبەر شەیطان و ئەعوانی شەیطانە. دیارە شەیطان وەکو لە فەرمایشتە سەحیحەکانە هاتووە کۆمەڵێ ئەجنەی جنۆکەی شڕیر لە بەردەستیایەتی هەوڵی تێکدانی ماڵی موسڵمان و هەوڵی تێکدانی زەوقی کەسی موسڵمان و سەلیقەی کەسی موسڵمان ئەدا. هەوڵ ئەدا شەیطان وەکو ئیبن القەیم ئەفەرمێ هەوڵ ئەدا شەریک بۆ خوا قەرار بدەی. پێی نەکرا هەوڵ ئەدا بتخاتە ناو بیدعەتەوە. پێی نەکرا لە ناو گوناهی کەبیرەیە ئەو گەوزێنێ. پێی نەکرا مەشغوڵت ئەکا بە گوناهی سەغیرەوە. ئەمانەی هیچ شتێ پێ نەکرا ئەهەم و مهمە لە تێکەیە لە ژیانە. لەبری ئەوەی ئەو شتانەی زۆر گەورەن بۆ ژیانی تۆ جێبەجێکەی، شتانی وردەڵە و بچووک جێبەجێک.